الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته. قال الله سبحانه وتعالى: ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. ئیمانداران و خواناسانی بەڕێز، جەژنی پڕبەرەکەتی قوربان لە یەک بەیەکی جەنابتان ئەهلی جومعە و جەماعەتی ئەم مزگەوتە و هەموو ئەو بەڕێزانەی لە گەڕەکەکانی تریشەوە هاتوون، یا ڕەبی جەژنتان پیرۆز و پڕبەرەکەت بێ، ماڵتان پڕبەرەکەت بێ وەکو لەم سپێدەی بەیانیەدا ماڵی خواتان ئاوەدان کردەوە. جەژنە پیرۆزەی خۆمان لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی لە شاری سلێمانیەوە دەگەیەنین بە هەموو ئەو کەسە بەڕێزانەی کەوا بیسەر و بینەری وتارەکانمانن لە هەموو گوند و شارێکی ئەم کوردستانە. دەیگەیەنین بە هەموو کوردستانیانی ئازیزمان لە هەر چوار پارچەی کوردستانی گەورەدا، بە هەموو موسڵمانانی جیهان. یا ڕەبی خوای پەروەردگار، ئەم جەژنە پڕبەرەکەتە بەخۆشی بەسەرماندا هاتبێ و بەخۆشی تێیپەڕێنین. خۆشەویستان، بە کورتی و پوختی لە وتاری جەژنی قورباندا ئاماژە بەوە دەکەم کەوا قوربانی، جەژنی قوربان ناوەکەی بەخۆیەوەیەتی، واتە ئەو مەراسیمە ئاینەی کە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی هەبووە، واتە هەر ئێمەی موسڵمانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم قوربانیمان نەکردووە. لەو کاتەوەی دوونەوەکەی ئادەم ئیذ قەڕەبا قوربانن کە پەروەردگار باسی دەکا، قوربانی هەر هەبووە، واتە خۆنزیککردنەوە لە خوای پەروەردگار بە بەخشینی ماڵێک بە حەیوان سەربڕینێک. پاشان ئەم قوربانیە پەروەردگار لە سوڵەتی حەجا دەفەرمێت: لەکم فیها خەیر، وەڵڵاهی خێرێکی یەکجار گەورەی تێدایە، خەیر بە نەکیڕەی هاتووە، واتە سەربڕینی حەیوانی قوربانی بە هەزاران فەلسەفەی گەورەی تێدایە. بە کورتی یەکێک لەوانە من شعائر اللهە، والبودن جعلناها لكم من شعائر الله. قوربانی سەربڕین دروشمی ئەم ئاینەی ئێمەیە. تکاتان لێ دەکەم موسڵمانان سارد مەبنەوە لە قوربانی سەربڕین. وەڵڵی هەر یەکێک لە ئێمە بە ئیزنی خوای پەروەردگار پارەی کڕینی مەڕێکمان هەیە، وەڵڵاه زۆر بەمانە الحەمدولله بەشێکی زۆری خەڵک توانای ئەوەی هەیە لە ساڵەکەدا حەیوانێکی گەورەش بکا بە قوربانی. هەر کەسێکیش ئەم دروشمانەی خوای بە گەورە گرت، ئەوە دڵی زیندووە. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. بەخوا سەیری دڵەکەت کە بە ئەندازەی ئەوەی بەم جەژنی قوربانە خۆشحاڵی، بە ئەندازەی ئەوەی بە قوربانی کردنەکەت خۆشحاڵی، بەو ئەندازەیە تەقوای خوا لە ناو دڵتدایە. بەخوا ساڵانە خوا بۆیە ئەم مەراسیمەی داناوە، دڵەکانمان شەحن دەبێتەوە. پێشینانی ئێمە، باب و باپیرانی ئێمە لە گوندەکاندا لە شارەکاندا ئەگەر هەرچی شکیان ببردایە کۆیان دەکردەوە بە ماڵ و منداڵ، حەیوانێکیان هەر دەکرد بە قوربانی. ئەم ساڵیش ڕاستە تای خوێنبەربوون و ئەوانە هەیە، بەڵام پێویستە بە ڕەچاوکردنی مەرجە تەندروستیەکان لە کوشتارگەدا لە ماڵی خۆت سەری مەبڕە، لە کۆڵان سەری مەبڕە. پاک و خاوێنی و ڕەچاوکردنی تەندروستی شەرتە لە ڕێی قەسابێکی ئیمانداری موسڵمانی دەست بە دەستنوێژەوە پارەکەی تەسلیم کە و گۆشتەکەت بۆ بێنێتەوە ماڵەوە دابەشی کە بەسەر خۆت و درەو دراوسێ و دۆستاندا. کەواتە بۆ خۆمانە، بۆ دڵی خۆمانە. دووەمیان بەڕێزان، قوربانی سەربڕین بۆ قیامەتمانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەم ڕۆژی جەژنی قوربانە کە ئێستا لە مزگەوت دەڕۆینەوە، هیچ کردەوەیەک نییە لای خوا خۆشەویستتر بێ لەوەی کە ئینسان حەیوانێک سەربڕێ بۆ خوا، بیکا بە قوربانی لە پێناوی خوادا. ئەم حەیوانی قوربانیە خۆشەویست صلی الله عليه وسلم دەفەرمێ ڕۆژی قیامەت کە دێتە سەر تای تەرازوی چاکەکەت، هەر گۆشتەکەی نەهاتوە کە خەڵک و خۆت خواردوتە، بەڵکو قڕونیها، بەخوا ئەو شاخەی کە فڕێ دەدرێ، شاخە فڕێدراوەکەی سمی حەیوانەکە، هەموو تاڵەم و خوریەکی لەسەر تای تەرازوەکەت قیامەت ئامادەیە. فەطیبوا بها نەفسەن، بە دڵێکی خۆشەوە قوربانی بکەن. لەکم فیها خەیر، لە قیامەتا چاوت پێ دەکەوێت کولی دڵۆپە خوێنێک پێشەوەی بکەوێتە سەرزەوی. ڕسول الله صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی بێ دەفەرمێت لای خوا بەرز بۆتەوە،
نەگەیشتوتە سەر زەویەکە خوا بەرزی کردوتەوە لە تای تەرازووی چاکەی قیامەتمانە کە پێویستمان بە چاکەیەکە ئامادە بووە. خاڵی سێیەم و کۆتایی لە خزمەتتانە باسی بکەم کە خوا دەفەرمێت لەکم فیها خەیر. ئەم حیوانی قوربانیە زۆر لەوە گەورەترە هەر گۆشت خواردن بێ. بەخوا ئیسلامی ئەمە زۆر لەوە گەورەترە، وانەی ژیانە. پێمان دەڵێ فەکولوا منها لە سوڕەتی حەجە لە دوو شوێندا لە دوای یەکتر لە ئاەتی 28 و 36 قورئان بەوردی بخوێننەوە دەرسێکی دوو دەرسی گەورەی ئابووریمان دەداتێ. یەکەمیان دەفەرمێ فەکولوا پاشان وأطعموا البائس الفقير وأطعموا القانع والمعتر لە دوو شوێنە هاتووە. یەکەم لە ژیانتدا ئەی مسڵمان کەسێکی بە هیممەت بە، کار بکە، هەوڵ بدە بە تێر و تەسەلی خۆت و ماڵ و منداڵت بژی. فەکولوا ڕزقی خوا لەسەر زەوی فراوانە، بە دووی کار و کەسابەتی حەڵاڵە بگەڕێ. فەکولوا بخۆ لەو ڕزقی کە خوا دیاری کردووە. وەڵڵا نابێ مرۆڤ برسی بێ. خوای پەروەردگار ئێمەی وا دروست کردووە خەزیانەی ئەم سەر زەوی ئەگەر ئەم زاڵمانە لێگەڕێن وەڵڵاهی بەشی هەموو مرۆڤایەتی دەکا، بە زیادەوە دەبێ مرۆڤ تێر بێ. فەکولوا تۆش هەوڵ بدە، هیممەت بدە، پاروێک نان بەدەست بێنە و با سفرەت گەرم و گوڕ بێ. دووەمیشیان ئەوەندە کەسابەت کە بەشی خۆت زیاد بێ. بەخوا ئەو کەسانە لەگەڵ حورمەتم بۆ جەنابی مامۆستایانی گەورەم کە لە خزمەتیاندا لە من باشتر دەزانن، لە دین حاڵی نەبووە ئەو کەسەی وابزانێ بەس ئەوەندە کاسپی بکەن نەمری و نەژی. بەخوا ژیانی موچەخۆر لە ئیسلامدا ڕەفزە کە ئەگەر یەک مانگ موچەکەت بۆ نایە تۆ بکەویە هیلاکەتەوە. نەخێر قورئان دەفەرمێ وەفەکولوا وەئەطعموا، هەر ئیشێکت کردە بێ ئەو ئیشە شایستە بێ بە مرۆڤ، ئەویش دوو مەرجی تێدایە. بەشی خۆت بکە بە تێر و تەسەلی، ئەوەندەشت لێ زیاد بێ ئەگەر کەسێ ڕووی تێکردی بتوانی یارمەتی بدەیت. لە قورئانە دەفەرمێ ئەو کەسانی کەوا ئیمانداری بە حەقن والذین هم للزەکاة فاعلون، کە کاسبی دەکەن ناڵن هەر نانی ئەمڕۆم هەبێ بەسە. نەوەڵڵا هەر کەسابەتێک ئەوەندە لێ زیاد نەبوو ساڵانە پاشەکەوتی دەرکردنی زەکاتت هەبێ دڵت پێی خۆش نەبێ. ئەوە ڕۆژبەڕێکردنە، ئەو وڵاتە کاولە. ئەگەر بۆت بکرێ بێ بەجێی بیاڵی، ئەگەر دەسەڵاتت هەبێ ئەو دەسەڵاتە بگۆڕی بیکەی بە دەسەڵاتێکی دادپەروەر. دووەمیان فەکولوا منها پێمان دەڵێ ئەی ئیماندار لە ژیانتدا ئەبێت دوو شت لە تۆی ئەهلی ئەم مزگەوتانە بوەشێتەوە. یەکەم بێخێر مەبە، مسڵمان نابێ بێخێر بێ، بێخێر مەبە. وەئەطعموا کاکە هەر بۆ خۆت مەژی، مەڵێ وەڵڵی خۆم ژیانم عیبم نییە. زۆر کەس دەبینی دەڵێ وەڵڵا خەڵک ژیانی عیبی نییە. ڕاست دەکەی، جەنابەت بن دیوارێکت هەیە جاشی ئەم لای جاشی ئەوە حیزبی پێشتری شەر پیس بووی، وەڵڵا بە حەڵاڵ و حەرام هەر لرفی دەدەی وەڵ ژیانت خراپ نییە. بەڵام نا، ئەگەر هەر شت بوو تێریش بووی بە حەڵاڵیش ئەبێ خەمی ئەو کەسانت بێ کە برسین. قورئان دەفەرمێ کەسێکی بێخێر مەبە، هەر بۆ خۆت مەژی، ئەگەر هەدبوو بەشی ئیماندارێکی مستحقیش بدە. قورئان پێمان دەفەرمێ فەکولوا منها، یەکەم بێخێر مەبە، دووەمیان بێبەش مەبە. نابێت تۆ بێبەشبی لە سفرەی ڕەحمەتی خوا لەسەر زەویدا. قورئان لە دەرسی قوربانیدا پێمان دەڵێ هەر ڕەنجێکتدا لە ژیانە، هەر کاتێک ماندووبوونێکت چەش. ئێستا حیوانی قوربانی پارەت کۆ کردوتەوە بە حەڵاڵی، دەچی حیوانەکە دەکڕی، پارەی قەساب دەدەی، ماندوو دەبی، ماڵ و منداڵت لە ئیسراحەت دەبێت، دابەشی دەکەی بەسەر دەر و دراوسێ و دۆستان و خزمان و هەژاراندا. ئەمە ڕەنجە. ئایا هیچی لێ نەخۆم؟ زۆر کەس وا حاڵی بۆ ئەگەر هیچی لێ نەخۆی خێری زیاترە. نەوەڵڵا ئیسلامی ئێمە دەڵێ لە قوربانیەوە فێر بە، هەر کاتێ ڕەنجتدا ئەبێت تۆش لێی بخۆی، هەر کاتێ ڕەنجتدا خۆت بێبەش مەکە، نەبێ خێر بە نەبێ بەش بە. ئەمە دەرسە گەورەکەی قوربانی. ئەگەر جەنابتان لەم جەژنی قوربانەدا ئەم دەرسە ئابووریە فێر بن زۆر گەورەیە. من ئەمجا بۆ ئێوە لە هەموو ژیانتدا فێر بە، نە کەسێکی بێخێر بە هەر بۆ خۆت بژی، نە کەسێکی بێبەش بە. ئێمە لەم وڵاتەدا ئەمە بۆ تاکە کەس ڕاستە، بۆ وڵاتیش ڕاستە. لەگەڵ جەنابتاندا، لەگەڵ ئەم شارە خۆشەویستەدا، لەگەڵ هەموو کوردستانیانی هەرێمی کوردستاندا ئەم جەژنی قوربانەمان کردەوە. جەژنی قوربانمان کردەوە بەداخەوە زۆرێک لە زۆری خەڵکی کە زۆر بەمان موچەخۆری ئەم حکومەتین کە من بخۆمە لەخوا بەزای موچەخۆری حکومەت و هیچ دەسەڵات و حیزبێک نیم. بەڵام زۆربەی خەڵکی ئەم وڵاتە بژێوی ژیانی قوتی لایەموتە لەسەر موچەکەیەتی. ئەم موچەیەشیان نەدا بەداخەوە. ئەم میلەتی کوردی ئێمە قوربانی یەکجار زۆری داوە. چۆن مسلمانان حیوانی قوربانی سەردەبڕن، هەر یەکێک لە ئازیزانی ئەم کوردستانە قوربانی داوە بە ڕووخانی ماڵەکەی،
بە تێکچوونی گوندەکەی، بە شەهیدبوونی کوڕەکەی، بە ئەنفالبوونی کچ و ژنەکەی، جا چه قوربانیەک نەبانەی دەین؟ بەوەی ئێستاش هەموو ڕۆژ دەدەمانکەن بە قوربانی، بە باج و زەریبەی ناحەقتان، بە ئاو و کارەبای بە حساب فولی گیرفان خاڵیکەری میلەتتان، بەوەی کە هەر دەجوڵەیتەوە غەرامەیەکت بۆ دێتەوە، بەڵام لە مقابلە حکومە تۆ چی دەدەی بە من؟ والله هیچ. بەداخەوە لە جەژنی قورباندا ئەم ساڵ میلەتی کوردستانتان کرد بە قوربانی لە بینی دوو بەرداشە، حکومەتی هەرێمێک کەوە زۆربەی کەناڵەکانی ڕاگەیاندن لێرەیە و پەیامە بۆ سەرکردەکانی کورد کاکە ئێوە حکومەتێکن فەشەلتان هێناوە لە ئیدارەی ئەم وڵاتەدا، ئەبێت دان بەوەدا بنێن. حکومەتێکی هەرێمی کوردستان وەکو قەوارە وەکو بیلبیلەی چاومان دەیپارێزین. ئاڵای کوردستان بە خوێنی خۆمان و ڕۆڵەکانمان بە ئیزنی خوا ناهێڵین بکەوێ، ناهێڵین قەواری هەرێمی کوردستان جارێشکە بکەوێتەوە ژێر دەستی دوژمنان. ئەمە بابەتێکی کۆتایی پێهاتووە، بەڵام شێوازی ئیدارە و حکمڕانی لە کوردستانە فەشەلی هێناوە. کاکە ئێوە ئەم خەڵکەتان کرد بە قوربانی، حکومەتێکی پڕ لە دزی، پڕ لە گەندەڵی، قاچاخی نەوت. والله بەس ئەوەی لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ وەردەگیرێ لەگەڵ ئەو پەڕی حرمەتم بۆ هەموو پۆلیسێکی هاتوچۆ، بۆ هەموو ئاسایشێک، بۆ هەموو پۆلیسێک کە ئێستا ئێمە دەچینەوە ماڵی خۆمان، ئەوان لەسەر شەقامەکان و لە شوێنە گشتیەکاندا لە پاراستنی ئەمن و ئەمانی ئێمە و ئەم خاک و وڵاتەدان چاویان ماز دەکەین، جەژنە پیرۆزەیان لێ دەکەین، بەڵام بەس داهاتەکەی خۆمان بەشی هەمومان دەکا. ئێوە نەداهاتی بەغاتان دیارە، نە ئەوەی ناوخۆ کەس دەزانێت چی لێ دێت. کاکە ئەبزانین چی لێ دێت، بە بۆمان باسکەن. حکومەتێک کە پێی دەڵێن کار بەڕێکەر، بەڵام وەڵی هیچ کارێک بەڕێ ناکە، بەس پارەی مانگانەکۆ دەکاتەوە لە خەڵک، بەس گیرفانمان هەڵدەتەچێنێ. حکومەتێک ئێکسپایر بووە، حکومەتێک پەرلەمانێکی نییە، سەرۆکێکی دڵسۆزی نییە، وڵاتێکە بەبێ خاوەن بەداخەوە خەریکە دەسوڕێتەوە بەداخەوە، حکومەتێکی کار بەڕێکەری ڕۆژ بەڕێکەر. حکومەت دەبێت پلانی ساڵانەی هەبێ، بودجەی درێژخایەنی هەبێ، نابێت قەرزدار بێ، نابێت ڕۆژ بەڕێکە، نابێت بڵێ ئەم مانگە موچە هەیە و بۆ مانگی داهاتوو خوا کەریمە. ئەوە قسەی حکومڕان نییە. حکومڕان ئەوەیە دەبێت داهاتی چەندین ساڵی پاشەکەوت کرد بێ، وەکو پیاوی مشورخۆری وەکو جەنابتان ئەگەر نانی ئەم مانگەی هەبێ، نابێت بڵێ خوا کەریمە، بێ خەمی منداڵەکانی داهاتووشت بێ. زیاد لە حەد کاس پێت کرد بێ و ماندوو بووبووی بۆی منداڵەکان موحتاج نەبن. ئێمە ڕۆڵی ئەم خاکەین. ئەم حکومەتە باوکی ئەم میلەتەیە، بەڵام چ باوکێکە؟ زڕباوکیش باشترە لەوە. بەداخەوە دووەمیان ئێمە بووینە قوربانی حکومەتێکی عێراق. ئەو عێراقەش ئەوەندە شەریف نییە خەڵک دڵی پێخۆشکە، حکومەتێکی حتا سەری ئەسقان عەقڵ جەنگاوی. والله ئێستاش بە عەقڵی ئەنفالچیەکان بیر دەکەنەوە، چاویان هەڵنایە بە هەرێمی کوردستان، چاویان هەڵنایە بە ئاڵای کوردستان، چاویان هەڵنایە بە سەربەخۆیی کوردستان. ئەمانە دژ بە کوردن. هیچ حکمڕانێکە لە عێراقا وەکو پێشوە و نەگۆڕاوە. ئەوەش خەتای خۆمانی تێدایە. سەرانی کورد لە هەولێر، لە سلێمانی، لە دووکان دەهاتن کام پارچە زەویەی چاکە، کام کۆشکەی ڕازاوی پێشکەش بە سەرانی ئەوانیان دەکرد. لە دەمی ئێمە و ماڵ و منداڵ و ئەنفالەکانتان دەگرتەوە، دەتاندا بە ئەوان هەتا پێگەتان قایم کردن کە خۆدان قایم کرد، ئێستا نانت دەبڕن. ئێمە بووینە قوربانی لە بینی هەردووشیاندا. بەڵام خۆخوای پەروەردگارمان هەیە. وەڵڵی ئەم حکومەتی هەرێمە ئەبوایە مەسئوولەکانی ئەگەر لە گیرفانی خۆشیان بوویایە، کاکە ئەو هەموو کەناڵی کە کوڕەکانتان هەیەە کە هەرچی خێر و بێر بێ بۆ ئەم وڵاتەنیەتی لە هەواڵی درۆ و ناخۆش زیاتر، هەرمانجێک کەناڵەکان دڕاگرە. هەموو ئەو کەسانەش دەڵێن کە دیفاع لە کورد دەکەین، حرمەتم هەیە ئەو وشەیە ناڵێم درۆڵەم ناڕاز دەکەن. هەر کەسێک دڵسۆزی کوردە با مەعاشەکەی لە بەغا وەرنەگرێ. زۆربەی سەرۆک حیزبەکانی ئەم وڵاتە لە مەجلیسی حکمەوە هەتا پەرلەمانتاریان هەموویان بەڕێزان معاشی خۆیان لە بەغدا فولە، هەموو مانگی معاشی خۆیان دێتە سەر حسابەکەیان، هەموو پەرلەمانتارەکانمان، هەموو ئەو وەزیرە کوردانەی لەوێن دەچێ ڕاز دەکا و دڵسۆزی ئەم میلەتەیە، بەس با بە قسە لەگەڵ نەبێ، با بە خۆفشکردنەوە نا، بە دروشم دەرکردن نا، بە کۆبوونەوە نا، بە جەژنە پیرۆزە نا. من وەکو خۆم لەم مزگەوتەوە وەکو خەتیبی ئەم مزگەوتە ڕەمبێ جەنابیش ئەو قسەیە هاوڕان بی، جەژنە پیرۆزەکەی کە سەرۆک و سەرکردەکانی ئەم وڵاتە لێم دەکەن پڕ بەخۆی بۆ خۆتان. جەژنە پیرۆزەی کەسمان ناوێ، جەژنە پیرۆزە ماڵی کەس پڕ ناکاتەوە، گیرفانی کەس گەرم ناکا، سفرەی کەس لە جێژنا ناڕازێنێتەوە، دوکانی کەس و بازاڕی کەس گەرم ناکا. جەژنە پیرۆزەکە بۆ خۆتان، ئومێدەوارم چڕ و چاویشتان نەبینین بە ئیزنی خوای پەروەردگار. حەواڵە بە خوای پەروەردگار بن. ئێمەتان کرد بە قوربانی، بەڵام هەر کەسێک میلەتی خۆی بکا بە قوربانی، خۆشی دەبێ بە قوربانی.
یا ڕەبی خوای پەروەردگار ئەم جەژنی پڕبەرەکەتی قوربانە خۆت دەرگای ڕەحمەت لەم میلەتی کوردی موسڵمانە بکەیتەوە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیتەوە شیفای نەخۆشەکانمان بدەی دڵبەخەمەکانمان لەم جەژنەدا خوایە دڵخۆشکەی هەر کەسێ لە تنگانەی ژیاندایە لە کێشەی خێزانیدایە لە ئازاری جەستەی و دەرونیدایە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی لێ بکەیتەوە ئەوانەمان مردوون ئەهلی ئەم مزگەوتە کە پار لەگەڵمان بوون ئەوانەی کەوا لە شوێنەکانی ترە ئەهلی نوێژ و عیبادەت و تاعەت بوون و ئێستا لە گۆڕستانن یا ڕەبی خوا لە گوناهەکانیان خۆش بی ئەوانەی ئازیزیان لەدەستداوە یا ئەرحەم الراحمین سەبوری بە دڵ و دەرونیان بدەی یا ڕەبی خوا جارێکی تر و هەزاران جاری تر هەر ڕوومان لە دەرگای تۆیە خوا دەرگایەکی بەخێر لەم جەژنی قوربانەدا لەم ئومەتی ئیسلامە لە کوردستان لە غەزە لە هەر شوێنێک کە مرۆڤ دەکرێ بە قوربانی خوا لە دەستی قوربانی کاران مرۆڤ ڕزگارکەی خوا دەرگایەکی ڕەحمەتیش لە ئێمە بکەیەوە الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والتابعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين تقبل الله منا ومنكم صالح الأعمال هەستن با نڕوینە دەرەوە هەتا بە دڵ و بە کۆڵ جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەین و گردنی یەکتر ئازاد دەکەین یا ڕەبی جارێکی تر جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێت